لە کاتێکدا حکوومەتی هەرێم فشارەکانی چڕ کردوتەوە بۆ ئەوەی هاوڵاتیان پابەندیەدارایەکانیان بۆ گیرفانی حکوومەت بگێڕنەوە کە بڕەکەی با تێکڕایی نزیکەی 1 ملیار دۆلارە، بەڵام حکوومەت خۆی 10 ملیار دۆلار قەرزداری هاوڵاتیانە و بۆیان ناگەڕێتەوە و ناشتێتە ژێرباری کارکردن با سیستەمی مەقاسە کە پوختەکەی ئەوەیە حکوومەتە قەرزدارەکە پابەندیەدارایەکانی هاوڵاتیان لا باج و ڕسومات و کرەی خزمەتگوزاریەکان لەو قەرزە بگێڕێتەوە کە لە ئەستۆی حکوومەتدایە. پەرلەمانتارێکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری کوردستانیش باز لە هەوڵەکانیان بۆ هێنانە ژێرباری حکوومەت دەکات با پەیڕەوکردنی سیستەمی مەقاسە. دەشڵێت حکوومەت ئامادەی جێبەجێکردنی وەها سیستەمێکی نییە کە بە بڕوای ئابووری ناسانیش ئەو سیستەمە چارەسەرێکی دووسەرەیە بۆ هاوڵاتیان و حکوومەتیش تاکو و قازانجی لێ بکەن. چاوەڕووی دەوێت حکوومەت بێ داوا لە هاوڵاتیان بکە کە قەرزەکانتان بدەنەوە، چونکە تۆ هەتا قەرزی خۆت نەدەیەوە کە قەرزەکەت دوو بەرامبەرە چۆن داوا لە هاوڵاتی دەکەی، هەتا ئەرکی خۆت جێبەجێ نەکەی چۆن داوا لە هاوڵاتی دەکەی ئەرک جێبەجێ بکە. حکوومەت دەبێت هاوڵاتی فێرکە کە چۆن ئەرکەکان جێبەجێ بکە. هەتا هاوڵاتی ژماف بەدەست نهێنێ ناتوانێت ئەرکەکانی جێبەجێ بکە. ئەمە پێشتر لە پەرلەمانی کوردستان باسمان لە سیستەمی مەقاسە کردووە تا قەرزەکان بەریەک بخرێن. حکوومەت هەرێمی کوردستان ئەو قەرزانەی کە هەیەی و هەروەها قەرزاری هاوڵاتیانە بەر ئەو قەرزانە بخا کە هاوڵاتیان قەرزاری حکوومەتن. ئەگەر ئەم هەنگاوە وەکو کردنەوەی حیساب بانقیەک یان کردنەوەی هەر جۆرێک لە سیستەمێکی ژمێریاری یا لە سیستەمێکی بانقی بتوانن موچەخۆران یا فەرمانبەران بتوانن ئەو قەرزانەی کە لە لای حکوومەتە ڕەنگە بە شێوازێکی ئەکاونتی ئەلکترۆنی یا بە شێوازێکی چەک یا بە شێوازی بانقی بتوانن ئەو قەرزانە وەربگرنەوە و لە ڕاستەوخۆ بە هەمان شێوە دەدرێتەوە حکوومەت ڕەنگە حکوومەت لێرەدا هیچ زیانێک نەکەوە بگرە قازانجێکی زۆریش دەکات لەبەر ئەوەی هاوڵاتیان تریش پابەندەکە بەوەی بتوانن خەرجەکانی خۆیان بدەن، بەڵام ناکرێت حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستادا تەنها داواکاری ئەوەی پێشکەشی هاوڵاتیەکانی بکات تەنها قەرزەکانی هاوڵاتیان بگەڕێنەوە. بڕی موچەی پاشەکەوتکراوی هاوڵاتیان لای حکوومەتی هەرێم 10 ملیار و نزیک بە 400,000 دۆلارە. ئەمە جگەلەوەی 247 ملیۆن دۆلار وەک بودجەی تەشغیلی و بڕی 80 ملیار دیناریش وەک بودجەی وەبەرهێنان قەرزداری بەڵێندەرانە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.